ئێمە دووسێ ڕۆژە لە بلجیکاین و لە هۆڵەنداین و هەم لەگەڵ بەرپرسانی حکومی بەلجیکا کۆبووینەوە لەگەڵ بەرپرسانی یەکێتی ئەوروپاش کۆبووینەتەوە و ئێستش لە کۆتایی سەردانەکەمانین بۆ هۆڵەندا کە لەگەڵ گەورە بەرپرسانی حکوومەتی هۆڵەندا کۆبووینەتەوە. تەوەری باسەکانی کۆبوونەوەکانمان زیاتر پەیوەندیان بە دۆخی سیاسی عێراق بە گشتی و کوردستان بە تایبەت، دۆخی ئابووری هەرێمی کوردستان، چاکسازیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕوبڕووبوونەوەی قەیرانی دارایی و ئیداری و دارایی هەرێمی کوردستان، کێشەکانی ئاوەرەکانی کە ڕوویان لە هەرێمی کوردستانمان باس کرد لەگەڵ دۆستەکانمان لە حکوومەتەکانی بێلجیکا و یەکێتی ئەوروپا و هۆڵەندا و چەند بابەتێکی تریش بۆ کە پەیوەندی بە شەڕی داعش و ڕزگارکردنی مووسڵ و عێراقێک کە بەناو عێراقی دوای داعش بە چ شکل و شێوەیەکە بێت. لەم سەردانە و نەکە لەم سەردانە بەس ئەو هەوڵە بەردەوامانەی حکوومەتی هەرێم بۆ فراوانترکردنی پەیوەندیەکانی خۆی لەگەڵ وڵاتانی دەرەوە ئەوەیە کە ئەمڕۆ وڵاتێکی وەکو هۆڵەندا بە ئاگایە لە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چاکسازی و بڕیاریانداوە بەردەوامیشە بن لە هاوکاریکردنی هەرێمی کوردستان، بەردەوامە بن لە هاوکاریکردنی هێزی پێشمەرگەی کوردستان، بەردەوام بن لە هاوکاریکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ جێبەجێکردنی چاکسازیەکانی بۆ بێگومان بۆ هاوکاریکردنی ئاوارەکان و ئەو کەسانی کە ڕوویان لە هەرێمی کوردستان کردو بۆیە زیاتر خستنە ڕووی کێشەکان و پلانەکانی حکوومەت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم کێشانە دەرگامان بۆ ئەکاتەوە ئاسانتریەکە بۆ وڵاتێکی وەکو هۆڵەندا یان بەلجیکا یان مؤسسەیەکی وەکو یەکێتی ئەوروپا بۆ ئەوەی بێن هاوکاری هەرێمی کوردستان بکەن.